دکتۆر سۆران سدیق مامۆستای زانکۆی ئەمریکی لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. دکتۆر زۆر بەخێر هاتن. سەرەتامێ گفتوگۆکەمان بەو بەحسە دەست پێ بکەین کە هەوڵەکانی حکوومەتی فیدراڵی، هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند باش و گونجاو بوون بۆ ئەوەی کە کاروباری هەرێمی کوردستان و مامەڵەکان لە هەرێمی کوردستان بە ئەلکترۆنی بە دیجیتاڵی بکەن. ئامانجیان چی ئەسڵان لەم کارە؟ زریان سپاس بۆ میوانداریەکەت. ئامانج بەحسە عیلمیەکان لە ڕابردووە لە ساڵی ڕاب لە ساڵی 1970 و کۆتایی 80 و بەحسە عیلمیەکان ئەوە ئەسلمێنن بەشداریکردنی خەڵکی لە ناو سەکتەری داراییەک ئەو شتێک کە جەنابەت بەکان گشتگیری کرد، یعنی بەشداریکردنی خەڵکی لە ناو سەکتەریدا و ئەکە هەژاری کەم کاتەوە، واتە خەڵکی وشارتر بێ پارەکانی خۆی باشتر ئیدارە بکات و بتوانێت تەسیر لە کەمکردنەوەی هەژاری بکە. هەر لەبەر خاتی ئەم سەلماندە عیلمیە حکوومەتی هەموو حکوومەتانی دنیا لەم کاتێش حکوومەتی عێراقی زۆر پێداگری لەوە ئەکاتەوە پلانێک کە جەنابەت باس کرد بۆ 5 ساڵی داهاتوو کە بتوانێت خەڵکی بەشداری بکە لە ناو سەکتەریدا بۆەوەی تەسیر بکات لە کەمکردنەوەی ڕێژەی هەژاری کەوەی کەیسە لە عێراق هەیە. ئایا ئەم هەوڵانەی کە ئێستا درراوە ئەتوانێت لە مودە نزیکە تەسیرات لەسەر ڕێژەی هەژاری بکات؟ پێناچێت بە خاتری ئەوەی کە تەنها بوونی هەژمارێکی حساب بانقی وا ناکات تۆ هەژارەتی کەم کاتەوە. بەڵکو چەند ڕاهەندێکی لەو ڕاهەندە هەرە گرنگانی کە لەناو ئەو راپۆرتەی کە باسی کە ئەگەر وەرگێڕەکەی دروست بێ خۆی بەشداریکردن لە ناو سەکتەرەوە گشتگیریکردنی داراییە بڕێکی باش لە ئەو 5 میلیارد دینارە دانراوە بۆ 5 میلیارد دلار دانراوە بۆ سەرفکردنی گشتگیری دارایی لە ئەم 5 ساڵەیە بۆ وشاریکردنەوەی داراییە. هەرچەند تا ئێستا لە کوردستانە هیچ پارێک لەمە سەرف نەکراوە لەگەڵ بانکی ناوەندیەکان لەقەکانی بانکی ناوەندی ئێرە هەولێر شا سلێمانی هەولێرشا من قسەم کردو شخصیان کە هیچ تا ئێستا هیچ پارێک بۆ مەسەرف نەکراوە کە خەڵکی وشیاری بکرێتەوە. ئەگەر خەڵکو شیار نەکرێتەوە وەکو وایە ئەگەر ئیجازەم بەی نمونەیە بێنمەوە وەکو وایە تۆ سارێک بهێنی بیدەی بە کەسێک کە سایقی نازانێت. تۆ حساب بانقی کە دەی بە کەسێک لە ناو سەکتەری دارایە کە هیچ شارەزاییەکی لە سەکتەری دارایە پێناچێت ئەو تەسیرە و ئامانجی کە حکوومەتی عێراقی هەیەی یا حکوومەتی هەرێم هەیەی بۆ ئەوەی خەڵکی بەشدار بێت لە ناو سەکتەری دارە ئاسانکاری بکات وا ئەکا کە ڕێژەی هەژاری کەم ببێتەوە لە ئێستا لە مودە نزیکا بیپێکی هەتاوەکو بەشی دووەم و سێمی ئەوەیە کە بوشاری دارایی بە سێمی ئەوەیە کە بە یەکەمەوە دەست پێەکە کە ئەو کەسانی سەکتەری دارایی بەڕێوە کادری باشی هەبێت. ئۆسیدی هەیە کە لێکۆڵینەوە لەوانە ئەکا کە لە ناو وڵاتەکانە چەند مەهارەت هەیە. عێراقێک لە وڵاتانی کە کەمترین مەهارەتی سەکتەری داراییتیایەوە ئەزام سێمە لە خراپترین ئەگەر هەڵەنە یا سێمە یا پێنجەمە هەر کامێکیان بە هەر خراپە. ئەوەی کە جەنابش ئیشارەت پێەیە ساڵی 2014 بانکی جیهانی وۆڵد بانک بڵاوی کردەوە ڕقامەکەت بە دەقیقی وت لە 11 بۆ بەشداری خەڵکی لە خەڵکی عێراق بەعام لە ناو سەکتەری داراییە. ئێستا لە دیسەمبەری ساڵی ڕابردوو مانگی 12 ساڵی ڕابردوو 2025 راپۆرتی تازە دەرچوو ئێستا لە 134. ئەم لە 134 یعنی لە سێ مانگی ڕابردووە یەک جار بەکاری هێنابێت. ئەمە ئەوە ناگەین لە 134 خەڵکی عێراق بەشدارە لە ناو سەکتەری داراییە. بەحسە عیلمیەکان وا پیشانەدەن بە نزیکی لە 118. یعنی ئەوەی بەحسی چەندانێکی تازە دەرچووە لە نەجەف زانکۆی نەجەف لە زانکۆی مووسڵ چەند زانکۆیەک مەسەلەن بەحسی تازەیان دەرکردووە کە پیشانەدەن لە نێوان 15 بۆ 20 بێت بەشداری ڕاستەقینەی خەڵک لە ناو سەکتەری داراییە. ئەوەی جەناب ئیشار بێت چەند ژێرخانی ئابووری سەکتەری دارایی تەواو لاوازە. یعنی ئەوەی کە جەناب ئەیتیئەمەکان و POSەکان ئەوانەی کە لە دوکان و مارکێتەکانە بتوانی پارەی پێدەی POSەکان پوینت ئۆف سیل هەمویان نین یعنی نین بەمانای ئەوەی وەکو پێویست نین. بەڵێ مامۆستا جەنابەت باسی ڕێژەکانت کرد و ئەوەی کە من تێگەیشتم هەروەکو خۆشمان لە ژیانی ڕۆژانە بەدی ئەەکەین هاوڵاتی زۆربەی هاوڵاتیان پێم وانیە مبالەغە یاگەر وا بڵین هەر کە مەعاشەکەیان موچەکان هاتە ناو هەژمارەکان و ئەکسەڕایە کێشم بۆی لە هەژمارەکەیانان نەبێت واتە ئێوەش هاوڕان لەگەڵەوەی کە ڕاستە بە ڕێژەی بەرز بووەتەوە ژمارەی هەژمارەکان ژمارەی کارتەبانکیەکان بەڵام هێشتا ئێمە وەکو عێراق و هەرێمی کوردستان ئابوووریەکی لەسەر بنەمای کاشین نەک ئابوووریەکی ئەلکترۆنی وایە؟ 100% قسە تەواوە حکوومەتی عێراقی خۆی دانی بە هەموو بەحسە عیلمیەکان دان بەوانین داتاکانیش کە جەنابەت پیشانەدا لە زانکۆکان و ناو داتاکانی حکوومەتیش هەمووی ئەو بەڕوونیە لێکە هێشتا ڕێژەیەکی زۆر کەم لە خەڵک بەشدارە لە ناو سەکتەری دارایی یا گشتگیری دارایی لە ناو گشتگیری پرۆگرامی گشتگیری داراییە. ئەمەش تەنها هۆکار تەنها شتێک بتوانێت خەڵکی بەشدار پێ بکات لە ناو سەکتەر ئەوەی کە وشیار بێت. من ئەگەر سایقی نەزانم ناچم سایقی بکەم ئەگەر سایریش لەبەر دەرگا وەستا بێت
خەڵکی ئێستا وشیاری دارایی نییە منەگەر ئیجازەم بە یەک شت بڵێم نابێ بە ڕێکلام بۆ ڕێکخراوی مناڵپارێز ئێمە ئێستا لەگەڵ ڕێکخراوی مناڵپارێزە لە سلێمانی پرۆگرامێکمان داناوە کە کادر دروستکەین بۆ ئەوەی بتوانین وەرکشۆپ لەنە بکەین لە سلێمانی و دەوروبەر و بەرەو دوهۆک و زاخۆ و هەولێر بۆ ئەوەی خەڵکی وشیاری دارایی هەبێت ئەمە گرنگە ڕاستە ئەبێ مؤسسەکە هەبێت مؤسسە داراییەکان هەبن بانکەکان و POSەکان و ATMەکان و هەموو ئەوانە گرنگە بوونی هەبێت بەڵام ئەگەر خەڵکی وشیار نەبێت هەروەک وایە سارێک لەبەر دەرگا وەستا بێ و سایقێک نەبێت لێ بخۆڕێت. باشە دکتۆر جەنابەت باسی وشیاری دارایی باسی ڕۆشنبیری داراییت کرد. ئەم ڕۆشنبیری دارایە هەندێک لە هاوڵاتیان کە لیانە پرسی ئەڵێ هەر من متمانم بە بانکەکانی عێراق و هەرێمی کوردستان نییە خۆ ڕەنگە واش نەبێت تۆ کە بانکێک مۆڵەتی هەیە دۆلار وەرئەگرێ مامەڵە ئەکات حتمما بنەمایەک و پاڵپشتێکی هەیە وەجێ ئەوەیە کە هاوڵاتی متمانەی پێ بکە بەڕێی جەنابەت ئەم ڕۆشنبیریە لای هاوڵاتیان چۆن دروست ئەبێت حکوومەت ئەبێت چی بکە باسی هەوڵی خۆتان کرد لەگەڵ مناڵپارێزی کوردستان ئەمە ینی هەنگاوێکی باشە بەڵام ئەگەر لە ئاستێکی فراوانترا بمانە باسی لێوە بکەین ئەم ڕۆشنبیریە لای هاوڵاتیانی ئەمە چۆن دروست دەبێت ئەوەی کە حکوومەتی ناوەندی خۆی یا بانکی ناوەندی خۆی ئیشارەتی پێداوە ئەبێت لەگەڵ هاوتەریب لەگەڵ زیادکردنی ATMەکان زیادکردنی برانچی بانکەکانە فەرعی بانکەکانە لە زیادکردنی POSەکانە خەڵکی وشیار بکرێتەوە ئەگەر خەڵکی وشیار نەبێت بانک چۆن ئیشەکە سیستەمی بانکی چۆنە بە دڵنیایی و حەقی خۆیەتی سیقە بە بانکەکانەکە ئەگەر من هاوڵاتیەک موشەری دارایمە بە دڵنیاییەوە سیقە بە هیچ بانکێکی عێراق و هەرێمی کوردستان ناکەم ئەوە شتێکی باشە کە سیقەی پێ ناکەن من ئەسڵەن زۆر پاوپشتیانەکەم کە سیقەی پێ نەکەن نە بە مانای ئەوەی کە بانکەکان خراپ بانکی عێراقیەکێک لە بانکە سەلامەتەکان لە ئاستی عێراقا معنی لە بەرخاتیەوەی کاش ڕێزێرفان نەقدیان لە زۆربەی بانکەکانی تری وەکو تورکیا وڵاتانی تر زۆرترە ئەمە ئەوە ناگەێنێ بانکەکانسان بەڵام ئەوە ئەگەینێ جارێ خەڵکی وشیاری داراییە وشیاری داراییش ئەبێت NGOکان یعنی حکوومەتەوە ئەرکی سەرشانیانە بیکەن وە بڕیاریشیان داوە بیکەن بەڵام تا ئێستا پارەکان سرف نەکراوە هیچ نەبێ بۆ هەرێمی کوردستان سرف نەکەوە چەند هەوڵێک درراوە لە مووسڵ و لە بەغداد و لە کەربەلاوە هەڵە نەبن چەند وەرکشۆپێکی بەربڵاو کراوە بۆ هاوڵاتیان بەڵام لە هەرێمی کوردستان تا ئێستا هیچ نەکراوە یعنی کە یڵمە هیچ نەکرا هیچ ڕاستەوخۆ لەلایەن بانکی ناوەندی نەکەشکە من لەگەڵ بانکی ناوەندی ئێرە و هەولێری شار قسم کردو بە دوواداچون کردو هیچیان نەکردو تا ئێستا بەڵام ئێستا ئەرکەکەوێتەوە حکوومەت نایکە ئەبێ NGOکان بیکەن ئەبێ مؤسسەیەوەکو جەنابتان کورسات یعنی بتوانێت مانگی جارێ هەفتەی جارێ باسی وشیاری دارایی بکە بۆی خەڵک زیاتر وشیار بێت ئەم وشیاری داراییە بتوانن هەیان بێت بۆ سەکتەری دارایی بەکاربێن سەکتەری داراییان بەکارێن بەحث عیلمیەکان ئەوە ئەسەلمێنن بۆ بە حقیقەت ئەگەر تۆ سەکتەری دارایی وەکو پێویست بەکاربێنی سەکتەرەکەیش مەزبوط ببێ لە هەمان کاتەکە ئێستا نییە ئەوە تۆ چانسی ئەوەت کە هەژاروی لە داهاتوە کەمە و هیچ نەبێ ئەو چانسە کەمە کاتەوە کە تۆ لە داهاتوە هەژاربی لەبەرۆ وازانم ئەم ئەرکارکی جەنابتەوە وەکو میدیاکارێک وەکو تەلەڤیزیۆنی کورسات هەموو ئەوانەی تر کە هەن یعنی NGOکان حکوومەت شارەوانەکان سلێمانی هەموو مؤسسەکانی تر بەشێک لای خۆیان مدیری دائیرەکان یعنی ئەرکیانە کە مۆزەفەکانی خۆیان کەسانی وەکو من و خەڵکانی تر بێنن وەرکشۆپێکیان بۆ بکات سەعاتێک 2 سەعات شتێکیان بۆ بکات بۆ ئەوی وشیار بن کە وشیار بوون ئەتوانن سەکتەری دارایی بەکاربن تێ ئەگەن کە بانقی ئەی باشترە لە بانقی بی من ئەچم لە بانقی ئەی مامەڵەکان مەکەم بانقی ئەیش چەند خزمەت گوزاریەکی ئەو خزمەت گوزاریانە بەکارم کەم بۆ من بەسوودە باسی پسوڵت کرد جەنابەت ئەگەر ئێستا هەرێکێکمان بچین لە دایرەی کارەبا پارە بین بۆ ئەو داشکانەی کراوە ئەوانە یعنی بتوێنێتەوەی ئەگەر بە تەکسی بڕۆی لەم سەرەوە 3-4 هەزار بێ تەکسی و لەسەر بیتەوە 4-5 هەزار ئەو ڕۆژە زەرەک 2-3 ساعت کاتت ڕۆشت ئەگەر بتوانی بە شێوەیەک لە شێوەکان بە شێوەی ئەلکترۆنی بییت ئەو کاتێ 3-4 هەزارت بۆ گەڕاوەتەوە لە شتێکی بەسیتی ئاوا بیگرە هەتا هەموو بەشەکانی تر لەبەر وشیاری دارایەکە هەنگاوی یەکەم هەنگاوی دووەم ئەوەیە کە هەرچەند حکوومەتی عێراقی هەنی هەنگاوی ناوە بەڵام لە هەرێمی کوردستانە کەمتر ئەم هەنگاوەنراوە کادری ناو بانکەکان دروست بکرێت ئەوەی ئێستا بانکەکان کۆپیەکی خراپی وڵاتانی ئەوروپاکەن یعنی تۆ نابێ بانکی هەرێمی کوردستان و عێراق وەکو بانکێکی ئەوروپی بێت بە خااتری ئەوەی کۆمەڵگەی ئێمە وەکو کۆمەڵگەیەکی ئەوان نییە ئێمە لە سەکتەری دارایە زۆر لە دوای ئەوانە نەگەشتی تر واز لێ بێنین بەڵام لەم سەکتەرا وەکو پێویست گەشەمان نەکرد لەبەرەوە پێویستی بەوەیە کادرە بانکیەکانیش معنی بەڕێوەبەر و کادرەکان بتوانن هێندە زیرەک بن بیرۆکەی تازان بن بزانن جەنابتان خەڵکی ناو ئەم شارەی من خەڵکی ناو ئەم قەزایی من چۆن پێویستە چۆن ئەتوانێت بەشداریکە لە سەکتەر سیستەمەکەی خۆیان وا دیزاینکن
بتوانێت کە خەڵکی بەشدار کە خەڵکی تێبگا لە ئەوان و ئەرکێکی ئەوانیشە وشیاری دارایی بڵاوکەن و لە وڵاتانی گیانە ینی بانکەکان ئەگە سەری وەبسایتەکان پێ بەردەوام شتیان هەیە بۆ بڵاوکردنەوەی وشیاری دارایی. باشە دکتۆر ئەبینین کە ڕاستە ڕەنگە ئەم وشیاریە لە ئاستی پێویستانە بێ بەڵام هەندێک هەنگاوی حکوومەت کاریگەر بووە بۆی هاوڵاتیان مامەڵەکان بە ئەلکترۆنی ئەنجام بن ئەگەر هەر وەکو نمونە بیهێنینەوە باسی هەژمارەکان ناکەم کەوتیانە گەرداینە نەیموچەت ئەبڕێ ئەمە زۆرە ملی بوو بەڵام هەندێک هاندان هەبوو هەر وەکو باسی پارەی کارەباکە ئەگەر بکەین وتیانە گەر تۆ بە ئیپسوڵە بە شێوەی ئەلکترۆنی بیدەی ئەوەندە داشکاندنت بۆ کرێ ئەمە بینیمان کە ڕۆژانە هاوڵاتیان هەن ئەدران بەڕاستی حساب و کتابێکیانە کرد ئەگەر بێت و من ئاوا بەوە پارەکەی بدەم ئەوەندە چەند حکوومەت دەتوانێت لە ڕێگەی هاندانەوە هاوڵاتیان وا لێ بکات کە پەنابەرنەبەر بەکارهێنانی هەژمارەکان کارتە ئەلکترۆنیەکان و مامەڵەکانیان زیاتر بە ئەلکترۆنی بکەن و تا چەند توانیوێتی تا ئێستا ئەوە بکات. ئەوەی کە لە ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستانی کا زۆر بەداخەوە نامەوێت ڕەخنە لە حکوومەت بگرم بەڵام ئەوەی لە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستانێکە ئەگەر بیکەین بە دەبەشەوە دە هەوڵیاوە دە هاندانیانی کردووە باوەڕەکەم پێنجیان بە زەرری خەڵکشکاوەتەوە. یعنی زەختێکی دروست کردووە کە من پارەیەک سەرفەکەم بۆەوەی ئەو شتەی ئەو ڕێنمایی ئەو جێبەجێکەم کە قەرار وایە ئەو ڕێنمایی ئەو من جێبەجێ بکەم بە سوودی من بشکێت و هەژاری من کەم کات و من 3000 دینارم 4000 دینارم بۆ بگەڕێتەوە ئەگەر من ئەو ڕێنمایی ئەو جێبەجێکم ئەوە سەکتەری دارایی ئامانج لە سەکتەری داری ئەوە بتوانێت ئاسانکاری بۆ ژیانی منکان بتوانێت لە ڕووی داراییەوە من سوودمەند بم. هەندێک لە ئەو مەرجانەی کە ئێستا حکوومەتی هەرێم ئەی سەپێنێ بەسەر وڵاتیانە کە ئەڵێم ئەی سەپێنێ وشەی ئەگەر وشەکە ناشرین نەبێت یعنی بێڵم ئەی سەپێنێ بەسەر هاوڵاتیانە بە زەرری هاوڵاتیان شکە پێچەوانەی ئامانجی بە ئەلکترۆنیکردنی سەکتەری داراییە پێچەوانی بەحسە عیلمیەکانە هیچ بەحسە عیلمی پشگیری ئەو شێوە ناکات. ئیلا هەرە بێ بگەڕێتەوە سەر خاڵی بڵین ئەوەی کە خەڵکی وشیار بێ زائیدن کادری باشە بێ لە ناو سەکتەری داراییات بۆی بتوان ئەوەی حکومەت شێکا بە بڕوای من هەندێکی سوودبەخش بووە. یعنی ئەوەی کە تۆ بتوانی بە ئیپسوڵە پارەبی 3000 بۆ گەڕ 4000 بۆ گەڕێتەوە ناچی بۆ دائیرە سەرە بگریت پارەی تەکسی بە یا بەنزین سەرفکەی بڕۆی بە سیارەی خۆت و هەموو ئەو شتانەی تری کە ڕۆگە زۆر شتی تریش کە پارە ئەدرێت و ئەوانە بەڵام لەگەڵیشە شوێنی تر هەیە نامێناوی بەرم لە ئێستا با دایرەکان ڕەخنەمان لێ نەگرن شوێنی تر هەیە کە ئەرکی دروست کردە بۆ هاوڵاتی ئەمە ڕێک پێچەوانی ئەوەیە کە حکوومەتی عێراق و یا هەموو بەحسە عیلمیەکان و سەکتەری دارایی کە بۆی دامەزراوە. باشە دکتۆر بابەتێکی تر کە ڕەنگە هاوڵاتیان هەر باسەکە عێراق و هەرێمیش نییە لە وڵاتانی ناوچەکەش ڕائەکەن لە بەکارهێنانی بۆ نمونە جیهازەکانی مامەڵەکردنی ئەلکترۆنی و ئەم بابەتان ئەوەیە کە شەفافیت دروستەکە بمانەوێ یان ناوە بەهۆی ڕاکردن لە پێدانی باج بە حکوومەت هاوڵاتیان لە ناباپارەکە کاش بێ لە گیرفانی خۆما بێت. ئەمە چەند بە ئەلکترۆنیکردن چەند سوود بە هاوڵاتیش و بە حکوومەتی ژەگەیەنێت لە ڕووی بەرزکردنەوەی شەفافیت و لە ڕووی بەرزکردنەوەی داهاتەکان. پێم خۆش بووە پرسیارەکە ناسەم چ کامیرە سەیری منەکە بۆ ڕێک ڕاستەوخۆ بۆ کامیرە هەیە بڵێم کامێرەی جەنابتان ئەوەی کە لە ئێستایا ئەو ڕێژەی باجە هەیە لەسەر هاوڵاتیان و لەسەر کۆمپانیا بچووک و مامناوەندەکان ئەگەر شەفافێتێکی 100% هەبێ هەموو کۆمپانیا بچووکەکان و مامناوەندەکان و کەسانی کار بۆ خۆیان ئەەکەن بە ئەو ڕێنمایی حکوومەت بڕۆن بە کاملی باج بن زۆرێکی باش یعنی ڕێژەیەکی باش لە ئەو کۆمپانیانە فەشە لە هێن یعنی بە کورتێکی قازانج ناکەن بۆ ئەوی بەردەوام بن لەبەرەوە من لەگەڵ ئەوە نیم یعنی هەمویان شەفاف بکرێت لە ئێستا ئەگەر پێش وەختە حکوومەت دەستکاری ڕێژەی باجەکان نەکات ئەو ڕێژەی باجانەی ئێستا دانراوە بەوە دانراوە تەوقعاتی حکوومەت وابوو لە کاتێکە کە دایناوە کە خەڵک باج نایەت واتە پێش ئەوە پێویستە حکوومەت هەندێک چاکسازی بنەڕەتی لە ڕێژەی باج و ئەو شتانە بکات بە بڕوای جەنابتان وشەیەکی نازانم سستینەبڵ یعنی ناتوانێت بەردەوام بێت ئەگەر ڕێژەی باج بە ئەم بەرزێ بمێنێت و خەڵک ناچار بکەی لە ڕێگەی بە ئەلکترۆنیکردن و شەفافبوون و هەمووی ئەو باجە ڕێژە دروستە با کە حکوومەت ئەیڵێت زۆرێ لە کۆمپانیا بچووکەکان خۆی ڕێژەی فەشەلی کۆمپانیای بچووکەکان و ستارتەپەکان لە ئێستا بە نزیکی لە 175 شتێکی ئاواهینەیە ئەگەر تو ئەم زەختەیش دروست بێن نزیکی لە 10 یعنی لە 185 کۆمپانیەکان فەشە لە هێنێ کۆمپانیا بچووک و مامناوەندەکانم مەبەستە ئەگەر بە کاملی باجبن بە کاملی شوێن ئەو ڕێنمایە دارایانە بکەون کە حکوومەت دەیڵێت بە ئەم ڕێنمایانەی کە ئێستا لە بەرەو ڕێنمایەکان ئەبێ دەستکاری بکرێت بە دڵنیایی وازانم هیچ کەسێکی ئەکادمی و علمی نییە کە لێکۆڵینەوەی لە ڕێژەی باج و سەکتەری دارایی و پەیوەست بە کۆمپانیا بچووکانەوە کردوێت لە هەرێمی کوردستانە لەسەر ئەمە
کۆک نەبێت کە ئەبێ دەستکاری ئەو ڕێژانە بکری کەم بکرێت و هاوڵاتیانش ڕۆژانە باسی ئەەکەن ئەوانە من باسکردنی هاوڵاتیان گازندەی ئەوان گرنگە لام بەس نابێتە بەحسی علمی من باس بەحسە علمیەکە یەکەم کە ئەو ڕێژە ئێستا زۆرە بۆ ئەم اقتصادی کە ئێستا هەیە. زۆر باشە زۆر سپاس دکتۆر سۆران سدیق مامۆستای زانکۆی ئەمریکی لێرە لە ستۆدیۆ لەگەڵ مابوون سپاس بۆ زانیاریەکانتە بەخێر هاتن.